حق ئێمە زۆر جار لە ژیانمانە هەوڵ دەین تا ئەتوانین مناڵ ئاسابی زۆر بیر لە ڕابردوو نەکەین ئەوەی کە بووە و ڕۆیشتووە زۆر بیری لێ مەکەرەوە زۆر بیری لێ مەکەرەوە ژیانی دنیا ئەوە ناهێنێ بیرکەیتەوە ژیانی دنیا قاعەیەکی ئیمتیحانە هۆڵێکی تاقیکردنەوەیە لەگەڵ کۆمەڵێ خەڵکە لە هۆڵێکی تاقیکردنەوەیان لەوانەیە ئێستەیەکیان زوو تەواوی کا تاقیکردنەوەکە دەرچێ ئەوی تریان بەدوای ئەوە ئەوی تریان بەدوای ئەوە توش سرت دێ لەو هۆڵە دەرەچی بۆیە زۆر بیر لە ڕابردوو مەکەرەوە ئەوەی کە ڕوویدا ڕۆیشت حتا ئەو خەڵکانشی کە دڵت پیانەوە بەسترا بوو زۆر بیریان لێ مەکەرەوە چکە زۆر کەس هەیە لە ناو ڕابردووە ئەژێ هەتا ئەڕۆخێ و هەروەها بۆ داهاتوش تۆ لەسەرتە کار بکەی لەسەرتە هەوڵ بدەی ئەوەندە کە خوات تاقە و توانای پێداوە هەوڵ بدە ئیتر زۆر بیری لێ مەکەرەوە حتا بیر زۆر لە سبەی نێش مەکەرەوە ناڵێم هەوڵ مەدە ناڵێم تەخطیط و پلانی بۆ دامەنە نا بیکە پلان داڕێژە هەوڵیش بدە بەڵام ئیتر بیدەرە دەستی خوای پەروەردگار یعنی زۆر قەلەقمەوە زۆر دڵە ڕاوکێت نەبێت کە وا ئەبێ و لەوانەیە وا ببێ لەوانەیە وا ببێ بە پێچوانەوە لەوانەیە بەو شێوازە بێت کە تۆ حەزی لێەکەی جا لەبەرەوە با مناڵ ئاسابین